بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێ و تەندروستێکی باشتان هەبێ. ئەم ڕۆژ لەگەڵ سۆڤانی هاوکارم چۆنی سۆڤان؟ چۆنی بەیانی بەشاشەگەانی باشتر. بەرگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون پێشکەشیەوە یەکەین بتوانین ئەم کاتژمێری کە لەگەڵ ئێمە وزێکی باشتان بینێ بۆ خەم و خەفەتانی کە هەیە هەموو سترێسیانی هەمانە با بەیانیان لە بیری بکەین بۆی ڕۆژێکی باشمان هەبێت. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەو هیوایکە لە هەرکوێکن لەشتان ساغ بێت تەندروست بن دڵتان شاد بێت. ئەو بۆیە من هاژە چۆنی چاکیەکەین بەیەکەوە هاجە 2 هەفتە زیاتر من تو پرۆگرامان بەیەکەوە نەکرد. بەڵێ ڕێنەکەوتووە. جا ئەمڕۆ من و هاژە لەگەڵتانە بین هەوڵەدەین پرۆگرامێکی زۆر جوان پێشکەشی ئێوە بکەین لەبەرەوەی کە ئێمە تەواوی هەوڵی خۆمان ئەدەین هەروەکو هاژا ئاماژەی پێکرد بۆی بتوانین لە سەرەتای ڕۆژەکەەوە چونکە بۆ خۆی بتەوێنێتەوە ڕۆژ دەست پێ ئەکا بە کۆمەڵە سترێسیەوە دەست پێکا کۆمەڵێ کارمان هەیە کۆمەڵە پیشەمان هەیە کە هەرێکێ بە دوای ئەڕات لەگەڵ ئەوانەیە خاڵینین لەو لەمپەڕانی کە ڕۆژانە دێنە بەردەمان هەوڵەدەین کە بەیانیان پرۆگرامێکی جوان پێشکەشی ئەوە بکەین وزێکی باشتان پێ بدەین بۆی کە ئامادە بن ڕۆژەکەتان دەست پێ بکەن. جا با بەیەکەوە بۆ دەستپێکی پرۆگرامیش لا ناونیشانەکانەوە دەست پێ بکەین ئابزانین چیمان هەیە. پێشەنگەیەکی کاری دەستی بۆ 28 خاوەنکار و براندی کوردی لە سلێمانی کرایەوە. کتێبی ژیان و بیرەوەرەکانی شێخ محەممەد بالیسانی زانا و پێشمەرگە و هەروەها قازی شۆڕش چاپ و بڵاوکرایەوە. کچی کوردی وەرزشوان دەلیلە حەسەن بووە پاڵەوانی جۆدۆی کازاخستان و مەدالیای زێڕی بەدەستهێنا. بەهر سەرەتای پرۆگراممان بەوە بێت کە وزە بدەین بوانەی کە کار و پیشەی تایبەتی خۆیانیان هەیە و دەیانەوێت برەو بە کار و پیشەکەی خۆیان بدەن. کوردستان جێگەیەکی زۆر باشە بۆ ئەوی کە برەو بە کار و پیشەکانی خۆتان بدەن لەبەرەوەی کە لە تەواوی وەرزەکانی ساڵ بە درێژایی ساڵ جۆرەها پێشەنگا و بازاڕی کاری دەستی ئەکرێتەوە. لە سلێمانیش پێشەنگایەکی لەم شێوەیە کراوەتەوە. بەڵێ پێشەنگاکە بۆ نزیکەی 28 خاوەنکار و براندی کوردی کرایەوە و پێشەنگاکە دەرفەتێکی گرنگ بوو بۆ زیاتر ناساندنی کارەدەستیەکانی هاوڵاتیانیش بە گەرمیەوە پێشوازی لەم جۆرە پێشەنگایانەکەن. بەڵێ جا خاوەن براندێک ئەمەژە بۆ ئەکات ئەڵێکە بۆ ئەوەی کاڵایەک وەکو براندێکی کوردی بناسرێت پێویستی بە چۆن ڕێکارێکی یاسایی هەیە. جا با بزانین ئەو ڕێکارە یاساییانە چییە کە بۆ ناساندنی براندێکی کوردی پێویستە هەی بێت و لەو چوارچێوەیە بێت. بەوردی بە دوای ئەو کاڵایانە دەگەڕێت کە خواستی ئەوەی هەیە بەکاریان بهێنێت و سوودیان لێوەربگرێت. ئەو زۆر گرنگی بەکاری دەستی خۆماڵی دەدات. سۆزان هەر پێشانگایەک بکرێتەوە سەردانی دەکات. چونکە کوالەتی کاڵا ناوخۆیەکان بە کەمتر نازانێت لەو کاڵایانەی کە هاوردە دەکرێن و داواش لە هاوڵاتیان دەکات زیاتر سەردانی ئەم جۆرە پێشانگایانە بکەن. بەرهەمەکانمان خۆماڵین هەمویان سیرم کردوون و شتم لەلا کڕێوەن تێستم کردوون بەجددی ئەمە پێویستە بۆ ئێمە وەکو تاکێکی کورس پێویستە هەمومان پشتگیریان بکەین بۆی زیاتر بەرەو پێشەوە بچین لەبری ئەوەی پشتگیری براندێکی دەرەوە بکەین ئەتوانین پشتگیری براندەکانی خۆمان بکەین. پێشانگاکە هاوکارە بۆ ئەوەی کارسازە کوردەکان بتوانن بەرهەمەکانیان نمایش بکەن و بتوانن لەم ڕێگەیەشەوە بەرهەمەکانیان پڕفرۆشتر بکەن و کڕیارانیش دەتوانن کوالەتی بەرهەمە کوردیەکان ببینن. زۆرینەی ئەو کاڵایانش کە بە بڕاندی کوردی ناو دەبرێن مادە سەرەتاییەکانیان لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێن بەڵام لە سەدانەوەدیان بەرهەمی خۆماڵین لە ڕووی پێچانەوە و دروستکردن و دەستی کارەکانیان و چەند مەرجێکیش هەیە بۆ ئەوەی کاڵایەک وەکو بڕاند بناسێنرێت. کۆمەڵێک پرۆسس هەیە ئێمە خۆمان پێشتر بۆ پرۆسسیا ڕۆشتین کۆمەڵێک پرۆسس هەیە بۆ تەسجیلکردن و تۆمارکردنی ئەو براندە کورتیانە بۆ نمونە بۆ ماوەی 3 مانگ لەو بڕوایان بۆ ماوەی 3 مانگ زیاتر ئەم ناوە سێرچێکی بۆ ئەکرێ بەحسێکی لەسەرەکرێ کە دووبارە نەبوو بێتەوە دواتریش هەمان شێوە بۆ دیزاین و ئەو بابەتانی تری.
بەردەوامیدان بەم جۆرە پێشانگەیانە بۆ ئەوەیە تا ببێتە هاندێرێک بۆ کەسانی کە خاوەنکارن بتوانن لە کارەکانیان بەردەوام بن. لێرە هاوڵاتیان بە گەرمی پێشوازی لە کارە دەستیەکان و بڕاندە خۆماڵیەکان دەکەن، چونکە بەشداریکردنی ئەوان زامنی سەرخستنی ئەم جۆرە پێشانگایانن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. دوای بوومەلەرزەکەی 6 شوباتی جندرێس ئێستا خەریکە ژیان بۆ شارەکە گەڕێتەوە و پەیمانگەی ئاریا بۆ جارێکی تر دەرگا ئاکاتەوە بۆی کە منداڵان فێری میوزیک ژەنین بکات. جەبا بزانین پەیمانگای ئاریا لە جندرێس لەکەیەوە دامەزراوە. ئەم پەیمانگایە لە ساڵی 2011 کراوەتەوە، لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی چەندین سەختی بۆتەوە. لە دوایی نیشیان بوومەلەرزەکەی 6 شوبات بوو کە لە ئەنجامە ژمارەیەک لە خوێندکاران کە خوێندکارانی ئەو پەیمانگایە بوون گیانیان لە دەستدا و دواتر بۆ ساڵێک داخرا ئێستا دیسانەوە دەستی کردوتەوە بەکارکرد. Di naftariya Goxelafrî nêgirtiye ronî vejîn dibe. Zarokên Cindrêsê li vê peymangeha fêrkirina hunerê fêrîstran û awazên Kurdî dibin û li beşekî din ya peymangehê jî fêrî nîgariyê dibin. Jîn bo yel ser zerosê derket çûrnayê xayê. Hatim mahed Arya mane balmem tembûrê, tembûr jî turasê me ye û meraqêm pir ser heye. وحاليا أنا كوم حاولت كم إنه بعلم تنبوري بمساعدة معهد آريا جندريسي. موسيقى جا من موهبة اكتشاف كرنا نجيم جي خوشة. پەیمانگەها ئاریا لە باژارê Cindrêsê di sala 2011 de hatibû vekirin. Di salên dawiyê de rastî gelek zehmetiyan hat. Herî dawî erd heja 6 Sibatê ku di encama wê de hejmareke xwendekarên wê canê xwe ji dest dan û peymangeh bo demeke dirêj hatibû girtin. Lê îro careke din peymangeha Arya deriyê xwe li pêş xwendekaran vekiriye. پشتی عرض حاجه نزدیکی سه ماه و دستکینی جبرگ و خانه پایمانگاه گلک زرار گشته بود پشت رو ما پایمانگاه جنوب ما ترمیم کرد و نه جنوب هم چالکی خود دن مشاندن وقت پایمانگاه آریا ما مبادرک طرح کرد و زروکت و جیانت خو مالبت نون جیانت خوب دست دانه آن جیوانت سوا گوارم پایمانگاه برنگی که مجانی فیری موزیک آنجی رسم ببن نه امت پایمانگاه دو و نه این موزیک جدیدن و این نخوزی آنجی رسم و کار برداومه گلک شاگرد الجامعه هانا دنگت خو خوشن عصفت خوب طیبتن و هم بهیوینه گو پیش دهارن پەیمانگەها ئاریا پێشوازیە زارۆکان ji temenê 6 salan heya 18 salan dike. Wan fêrî jenînkirina alavên mûzîkê yên cuda dike û bi taybetî jenînkirina tembûrê ku taybetmendiya wê li cem xelkên Efrînê heye. زۆر جار هەیە ئەو پێشەنگانەی کە ساز دەکرێت و کاری تیا ئەکرێت بۆ ئەوە نییە کە بازاڕی کار بێ بەڵام بۆ ئەوەیە کە تەنیا باس لە براندی کوردی نەکەین لە ڕووی خواردن و جلوبەرگوانە هەندێ بابەتی دیکەشن کە کوردین بۆ نمونە پەلەوەرە کوردیەکان کە فستیڤاڵ ینی بەلاتانەوە سیر نەبێگە مریشکێک خاوەنەکەی بڵێ نایفرۆشم بە 3000 دۆلاریش بەڵێ ئەنیە مریشە کیلۆی بە 3000 بەزە و مریشکەکە نایە بە 3000 دۆلارە مە هۆکاری چییە؟ بێگومان لەبەرەوەی کە هاژا ئەو جۆرە پەلەوەرانە تەنیا لە کوردستان هەن و لە چەند فستیڤاڵێکدا وەکو چۆنەڵێ شاجوانی تەواوی ئەو پەلەوەرانەی دیکەن جا نیشانێکیشیان هەیە کە ئەڵلقەیەکەکەن بە قاچیانەوە ئەمە دیارەکە چۆنە تاجێکە خرێتە سەر جوانترین شت کە هەڵەبژێرێت ئەویش بەو شێوەیە بە ئەڵلقەیەک ئەناسرێتەوە جا لە هەولێر ئەمە شەشەمین فستیڤاڵی پەلەوەری جوانەکە بەڕێوەچێت ئەم فستیڤاڵە تایبەتە بۆ پەلەوەرانی کە لەناو هەرێمی کوردستان لەدایک بوونە بابێکەوە بابەتەکە ببینین. شەشەمین فستیڤاڵی پەلەوەری جوانیە لە هەرێمی کوردستان. لالۆ گەنجێکە 6 ساڵە سەرقاڵی بەخێوکردنی پەلەوەرە. مریشکەکەی لە فستیڤاڵەکەدا لە توخمی مریشکی هیندی پلەی یەکەمی بەدەستهێناوە. پلەی یەکەم بەدەستهێناوە نایب بە کۆی گشتی
97 خاڵ بەڵێ ئەمە جوزەڵی خۆمە و دایک و باوکیشی لە لای خۆمە نرخی دایک و باوکی ئەم مریشکە 75 بۆ 80 وەرەقەیە بەڵام وەکو ئەم مریشکە لە ئێستادا سەر و 30 وەرەقەیە بەڵام من نایفرۆشم و خۆشم دەوێتن و شامپیۆنی بەدەستێنەوە. لە فیستیڤالەکەدا ڕۆژێک پێشوەخت ناوبژیوانان هەڵسەنگاندن بۆ پەلەوەرەکان دەکەن و با گوێرەی جوانی و تایبەتمەندی پەلەوەرەکان خاڵەکان دادەنرێت و پلەی یەکەم و دووەم و سێم هەڵدەبژێردرێت لە هەر جۆرە پەلەوەرێک. ڕێکخەرانی فیستیڤالەکەش ئامانجیانە بەخێوکردنی پەلەوەری جوانی بەرەو پێش بچێت. ئەو پەلەوەرێک کە تایبەتە دێتە ژوورەوە کە هەڵسەنگانی بۆ کرێ ئەبێ ئەڵقەی ناسەرەوەی ڕێکخراوەکەی منی لە قاچا بێ تایبەت کە خۆمان پێشکەشانەکەین ساڵانە هەروەکو ئێستا کە دیسان ئەم ساڵ ئەڵقەمان هێناوەتەوە بۆ ساڵی 2024 و ئەو ناوبژیوانە هەڵسەنگاندنیان بۆکە لەسەر تایبەتمەندی خۆیان بۆیانەکەن کۆمەڵە تایبەتمەندی هەیە و پەلەوەرە هەڵسەنگانی بۆکەن کە نەتایجەکەی بڵاو کرایەوە کە پلەی یەکەمیان دووەمیان سێمی هێنا ئێمە لێرە خەڵاتی تایبەتیان پێشکەشەکەین. زیاتر لە 150 پەلەوەر لە 25 جۆری جیاواز بەشداریان لە فیستیڤالەکە کردووە. بە خێوکارانی پەلەوەرەکانیش بڕوانامەی فیستیڤالەکەیان پێدەدرێت. ئەو پەلەوەرانی بەشداری دەکەن لە فیستیڤالی پەلەوەری جوانی لە هەرێمی کوردستان خۆیان نرخەکانیان گرانە گەربێت و لە فیستیڤالەکەدا پلەی یەکەمیان دووەمیان سێمە دەست بهێنن نرخەکەیان چەند هێندەی دیکە بەرز دەبێتەوە هەندێک جاریش پەلەوەرەکە هەر لە ناو فیستیڤالەکەدا دەفرۆشرێت. ئازەر فاروق کوردستان 24 هەولێر. هەندێک ناوچە هەیە کە تایبەتمەندی هەیە بەڵام تایبەتمەندی ئەوەی کە یعنی بێ بڵین خوایەوێتی پێیان خوا پێداون کە ئاو کانیا و کارێزی تیاابێ ئەمە خوانەبێ هیچ کەسێک و هیچ عەبدێک ناتوانێت دروستی کاونە باشە کە لەوانێ لەسرم زەوێت چەند ساڵێکی دیکە خواز لەسەر و گوندە زیاکە لە برۆی کەش و هەوا تێکچوونی کەشوەوە وشک بوونی کانیاوەکان کەمبوونەوەی ئاوەکان ئەمە کاریگەریەکی زۆر خراپێ بێ جاو شوێنەی کە ئاوی زۆر لێیە کانیاوی زۆر لێیە هەم ڕووەکەکەی هەم ئاژەڵەکانیشی زۆر باش پەروەردابن و زۆر باش گەورابن بە تایبەتی ئەو پەلەوەرانەی کە حەزیان بەناو ئاوە گومراوی و قازوانە زۆر لەو گوندانە زیادەکەن و تەنانەت تامیشیان زۆر خۆشترە هاژە خەڵکێک هەیە بۆ کڕین لەو جۆریانی کڕینی ئەو جۆرە پەلەوەر و باڵێن قاز و مراویانە بە تایبەت دەچنە ئەوێ لەو جۆرە ئەکڕن ئەمە باسی گوندی سنووری قەزای پشدەرەکە زیاتر لە 100 کانی و کانیا و کارێزی تایە هەر کوچە و کۆڵانێگە چی بینی کانیا و کارێزێکی تیاجا کۆڵانەکانیش بڕن لە قاز و مراوی ئێستاوەی کە گوێی لێ بێ داوای ناویە و گونداکە لە بەروی ئێستا وەرزی قازیشە قاز خواردن بۆتە خۆ بڵێن باوە ئێستا لە زستانانە قاز ئەم کاتە کاتیەتی ئەم گوندە ناوی شەروێتە گوندی شەروێت کە لە هەر حەوشە و حەساری ماڵی ناو ئەم گوندەیە هەر کوچە و کۆڵانێکی گوندەکەیە کانی و کانیاوێکی گەشاوی لێ و پڕە لە قاز و مراوی قاز و مراویەکانیشی زۆر قەڵە و باش بەخێوکراون باش بەخێوکراون جا دانیشتوانی گوندەکە ساڵانە جگەلەوە بە کشت و کاڵ خەریکن بە ئاژەڵداری خەریکن اینجا لە پەنای ئەوانی دیکەوە و قاز و مراویانە بەخێوەکەن جگە لە کانی و کانیاوەکەی گوندی شەروێت بە وەگوتمان بە قازەکەی کە پلەیەکە بە ناوبانگە خەڵکی لە شار و ناوچەکانی دەوروبەر 10 کیلۆمەترە بڕن بۆی بچن قازێکی خۆشی چەور بکڕن و گوندێکە کانی و کانیا و کارێزەکانی ژمارێن لە 100 دانە زیاترە کوچە و کۆڵان حەوشە و حەساری ماڵان و لە ژێر دەوەن و کەندەڵانەکان ئاوێکی سازگار دێتە دەر دیمەنی گوند ناوازە دەردەکرێت گوندی شەروێت ئەو گوندەی سنووری قەزای پشدەر بە قاز و کانی و کانیاوەکانی ناوبانگی دەرکردووە ئەم ساڵ زۆر جیاوازتر لە ساڵانی تر دەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینەوە بەو شێوازەی بووە بە خێرایی کانیاوەکان نەژیاونەوە کانیاوەکان وەکو ژماردن ڕاستی کانیاوەکان زۆر زۆرن بەس کانیاوی لاوەکی ئەگەر ناکانیا یەک کانیاوی سەرەکیمانێکەوە سەرچاوی
شەروێتە ئەو هەتاوەکو پەڵەشی دەدات ئاوی زیاتر کانیاوەکان دەژینەوە دووبارە ساڵی ئایندا هەردەمێنێت. بیرەکان بەبێت ترومپای ئاویان لەسەر دەڕژێت کانی لەژێر خان و ماڵەکان دێتە دەرو ئاو شەقام و کۆڵانەکانی پڕ کردووە بۆ گوندنشینان ئاودانی هێناوە. کە پایزان زوو باران دەباری زوو گیاشین دەبێت پێی دەڵێن ساڵی دووبار. دنیا بە ئاوەوە جوانە و هەروە بێتەوە ئێمە وەکو زۆر علاقان بە کشت و کاڵی هەیە کە بۆ کشت و کاڵ هیچ فاتێکی زۆر لە ئاوێ دەبینێرێت. کە دەوتێ شەروێت واتە کانی و کانیا و کارێس گوندەکە دەکەوێتە دامێنی چیای قەندیل. زۆری کانی و کانیاوەکان لەو گوندە دەرفەتیەوەی بۆ گوندنشینان ڕەخساندووە کە لە باشترین و خاوێنترین جۆرەکانی پەلەوەرە ئاویەکان مراوی و قاز بە تایبەتی بەخێو بکەن. بوونی ئاوێکی سازگار کانی و کانیاوی زۆر وای کردووە گوند نشینان پەلەوەری ئاوی قاز و مراوی زۆر بەخێو بکەن. قازی شەروێت لە سنوورەکە ناوبانجی دەکردووە. قازی چاکمان هەیە بۆ قازی بەناوبانکە. قازی ئێرە سیفەتێکی ئەوەی هەیە خواردنەکەی سروشتیە ئاوی باشی هەیە ئەلحەمدولیلا هاوی هەر لە ئێستاوە کانیاوەکان ژیاونەوە تا تقریبن کۆتایی مانگی 11 ئاوەکان هەر دەبێت. شەروێت 116 ماڵە دانیشتوانەکەی بە کشت و کاڵ و ئاژەڵداری و بەخێوکردنی پەلەوەر سەرقاڵە سەرچاوی ئاوی زۆر بۆ کار و کاسبی و بژێوی خەڵکەکەی کارەسانی کردووە. پارەسەمی کوردستان 24 گوندی شەروێت. ساڵێک نوێ بێتەوە پێویستی بە زۆر شتە لە پێشە لە خودی خۆمان نوێکردنەوەی پلانەکانمان و سووربوونی زیاتر جەختکردنەوەی زیاتر لەسەر ئامانجەکانمان ئەمە وات لەیەکا کە خەمیەوە نەبێ ساڵی کەشتێ فەڕیوە لە تەمەنمانە ڕوە ئەوەش ناخۆشە بەڵام هەندێک ئاهەنگ و یادکردنەوە هەیە ناخۆشیەکانی و بیرە باتەوە ئێستا کە بەس بێمان ماوە ئەم ساڵی 2023 شتێ پەڕێنین بە خێر و خۆشی ئیشەڵڵا ساڵی 2024 بێت بەڵام ئەو فستیڤاڵ و ئەو ئاهەنگانی کاکرێ جێوێکی جوان دروستەکە بەلای تۆ چۆنە سۆڤان هەرواشە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ وا باشترێکە تۆ بە خۆشی و خەندەوە پێشوازی لەو ساڵەکە من ساڵی 2023 سەرەتاکەی زۆر بە خۆشی و خەندەوە پێشوازیم لێکرد بەڵام ساڵێکی باش نەبوو بۆ من بەداخەوەی شەڵام ئەم ساڵێکی باشە بێ بۆ تۆ بۆ هەموو ئینشاءڵڵا اینجا هەوڵی ئەوە بدەین کە دەستپێکی ساڵمان ساڵێکی پڕ لە خۆشی پڕ لە شادی بێت باوە لە یاد نەکەین ئەم ساڵ لە هەولێر ئاهەنگێکی فەرمی نەکراوەتەوە بە حکمی ئەو کارەساتێکە لە حەمدانیە ڕوویدا بەڵام خەڵک خۆی لە شەقام و لە بازاڕەکان وەکو فستیڤال چەند شوێنێکیان بە گڵۆپ و بە جوانی ڕازاندۆتەوە وەکو فستیڤاڵێکی زستانیان لێ کردو گەشتارێکی زۆری ڕۆی کردو جگە لەوەش دەستی کاریکی باش و هەلێکی کاری باشیشی ڕەخساندووەم دەستی کارە لەوێ خەڵک بەرهەمەکانی خوان نمایشەکەن کۆمەڵی خەڵکی دیکەش چێژی لێ بینن ئێمەش بابەتێکمان بۆیەوە ئامادە کردووە با بێکۆ بینەری بین. ئەم گۆرانیە ئاماژەیەکە بۆ پێشوازیکردن لە ساڵێکی نوێ. لە کۆتایی دەڕۆژی مانگی کانونی دووەم فێستیڤاڵی زستانەی تایبەت بە سەری ساڵ بەڕێوە دەچنەوە. دەیان جۆری بەرهەمی شیرینی و کاری دەستی و چالاکی جیاواز لە فێستیڤاڵەکاندا نمایش دەکرێن. هاوڵاتی و گەشتیارانیش کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەم پرۆژێ دە ڕۆژ بەر لە سەری ساڵ دەکرێت بەڵام پرۆژەکە ئێمە 5 ڕۆژ ئەمێنێتەوە دوای سەری ساڵ کە ئاکاتە 5 بۆ براندەکان سوودێکی زۆرە بێ بۆ براندە گەورەکان و براندە بچووکەکان براندە گەورەکان توان بمێنەوە و براندە بچووکەکان ئەتوان خۆیان زیاتر گەشە بە ئیشی خۆیان بەرن.
فستیڤال و بازاڕی زستانە لە هەولێر لە هەر شەوێکدا پێشوازی لە 5,000 کەس دەکات و زیاتر لە 50 کۆشکی تایبەت بە بەرهەمە خۆماڵی و جیاوازەکان دانراون. چالاکیە موزیکەکان و هەڵپەڕکێ کەشەکە گەرمتر دەکەن. بەشداربوانی فستیڤالەکەش خۆشحاڵن و بە هیواوە پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. سعودیدا زۆر خۆش بوو کەسێکم تێدا ناسی ژانیا سەرگیریم لەگەڵ پێکێنا و لێرەوەش پێی دەڵێن زۆر خۆشم دەوێ هەتا مردن. هاتووم لەگەڵ هاوڕەکانم کە جەیەکی تایبەت بگۆڕین پێکەوە کەیف و سەفا بکەین لەگەڵ هاوڕەکانم هاتوونەتە دەرەوە جەوەکی خۆش وەرگرین و هەروکو دەزانین سەری ساڵە هاتوین جێی خۆمان بگۆڕین. فستیڤالەکە بووەتە دەرفەتێکیش بۆ ئەو خاوەنکارانەی بەرهەمەکانیان لەم بازاڕە زستانیە نمایش دەکەن بۆ ئەوەی داهاتێک بەدەست بێنن. ئەو ئیڤنتانە هەلەکی زۆر باشە لە بۆی براندەکان زیاتر بناسرێن و خەڵکێکی زۆر سەردان دەکات. ئەمە بە خۆمان ئیستیفادەمان لێ کردیە شتێکی زۆر باشە هیوادارین ئینشاڵڵا هەر بکرێتەوە بەردەوام بێ. هەر هاوڵاتیان نا بەڵکو شەقامەکانیش لە هەولێر پێشوازی لە ساڵی نوێ دەکەن و بوونەتە جێگای سەرنجی هاوڵاتیان و گەشتیاران. هەموو ئامادەکاریانەی کە کراوە کەرتی تایبەت کردوێتی هەردوو ڕووداوەکەی حەمدانی و سۆران کە هاوڵاتێکی زۆر بوونە قوربانی و گیانی لەدەستدا وای کردووە هیچ بۆنەوە هەنگێکی فەرمی بەڕێوە نەچێت بەڵام هاوڵاتیان ئازادن لەوەی لە هۆتێل و شوێنە گەشتیاریەکان بەشداری لە ئاهەنگەکان بکەن. شەی مۆبایس کوردستان 24 هەولێر. بێگومان دەرگای پرۆگرامی بەیانی 24 هەمیشە کراوەیە بۆ هەر چاپ و بڵاوکردنەوەی کتێبێک کە لە کولتوری کوردی لە مێژووی کوردی و لە ژیانی کوردانە لە پێشتر لە مێژوو شتێک ڕووی دابێت کرابێ بە کتێب ئەوە لە پرۆگرامی بەیانی 24 ئێمە جێگای بۆ ئەەکەینەوە باسی ئەو چاپ و بڵاوکراوای ئەەکەین چونکە ئەمانە ئەتوانین بڵێن سەروەت و سامانێکی نیشتیمانین کە زۆر گرنگە لەلایەن کەسانی پسپۆڕەوە نووسینی لەسەر ئەنجام بدەێت یاخود لێکۆڵینەوەی لەسەر بکرێت بۆی کە بۆنەوەکانی دواترمان بمێنێتەوە ئەمەش وەک ئەرکی سەرشانی خۆمان ئەلێرەوە ئەو کتێبانە ئەناسێنی. بۆی ئەمڕۆ میوانداری بەڕێز هاوکار عەبدوڵڵا شێخ وەسانیمان کردووە کە نووسەری کتێبی شێخ محەممەد بالیسانیە. جا با من لێەوە دەست پێ بکەم کاک هاوکار بەخێر هاتی باسێکی بنەماڵی بالیسانیەکانمان بۆ بکە ئەجا دواتریش باسی ئەو کتێباکەین بۆچی ئەم بنەماڵەیە وای کرد کە تۆ کتێبێکیان لەسەر بنووسی. بڵێ دیارە بنەماڵەی شێخانی بالیسانیەکن لەو بنەماڵە دێرینانەی کوردستان کە ساڵانێکی زۆرە لە کوردستان زانست و زانیاریان بڵاو کردوێتەوە. سەرەتای هاتنی ئەم بنەماڵەیە لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بووە هۆکاری هاتنیان لەبەرەوەی کە لەوێ یەکێک لە زۆردارەکان ئاغاکان ویستویەتی هەر ژنێک داوا بکە شەو بۆی بچێ داوای یەکێک لە بڵین ژنی ئەو بنەماڵەیە دەکە ئەوان قبوڵی ناکەن یەکێکیان بە جلی ژنانەوە شەو دەچێت بۆ لای و خەنجەرێک لەو کاربەتەستەم کارە دەدات و دەیکوژێ هەر بۆ ئەم شەوە تەواوی بنەماڵەکەیان ئاودیوی کوردستانی بڵین باشوور دەبن و لە بالیسان دەگیرچێنەوە بە هاتنی ئەم بنەماڵەیە شێخانی بالیسان بۆ بالیسان ڕووناکی لێ دەکرێتەوە و وەکو چرایەک دادەگیرچێن بۆ دەوروبەر و بۆ کوردستان کە لە زانست و علم و مەعریفە بڵاو دەکەنەوە هوجرەدادنێن فەقێ بڵین ڕادەگرن و ئەم بنەماڵەیە سەرەتا وەکو بڵین لەسەر تەریقەتی نەقشبەندی بوونە بەڵام زیاتر مەبەستیان نەبووە تەریقەت بڵاو بکەنەوە ئەوەندەی زیاتر مەبەستیان بووە زانست بڵاو بکەنەوە لە کوردستان. کاک هاوکار ئەوەی کە جێی سەرنجەکاڵی هاتوون لە بالیسان گیرساونەتەوە و ماونەتەوە لێرە ئەو هەموو خزمەتیان کردووە و جگە لە شێخ محەممەد شێخ عومەری برایشی بە هەمان شێوە زانا بووە دەمەوێت بزانم حەقی خۆیان پێدراوە لە مێژووە لە باسکردنە لە کتێبەکانە لە بڵاوکراوەکانە. ئەگەر مێژووی بنەماڵی بالیستان تەماشا بکەین 300 بۆ 350 ساڵ دەبێ
مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس کە لەم ڕۆژانە بەڕاستی نەحەقێکی زۆری بەرامبەر کرا لە لایەن وابزانم مفتی بڵێن سونەکانی عێراق بوو کە قسەیەکی زۆر ناشازی بەرامبەر هیوادارین بەخۆیدا بچێتەوە. مامۆستا عەبدولکەریم لە پرسەی مامۆستا شێخ محەممەد بالیسانی دەڵێ بنەماڵەی بالیسانی 50 ساڵ دەبێ نەخوێندەواریان تێدا هەڵنەکەوتووە. کەواتە ئەم بنەماڵەیە خزمەتێکی زۆری کردووە، بەڵام بەداخەوە ینی وەکو مێژوو بڵین ئەوها بە شێوەیەکی مێژوو نووسان بە شێوەیەکی باش بڵین وەکو کە کتێبیان لەسەر بنووسن یاخود لە زۆر شوێن لە سەریان بنووسرێ ئەوها بڵین حەقێکی تەواویان نەدراوەتێ بەڕاستی هەتا ئێستاشی لەگەڵدا بێ. باشە کاک هاوکار جا پێشەوەی بینە سەر باسی کتێبەکە لەسەر نووسینەکان پێم خۆشە باسێکی خۆت و دەستپێکی نووسینەکان و بەرهەمەکانی خۆت بکەی دواتریش باسی ئەم بەرهەمە نوێت بکەی کە گرنگەکەی چی بووە لای تۆ. بڵێ من بخۆم هاوکار عەبدوڵڵا شێخوسانیمە خەڵکی گوندی شێخوسانانم. شێخوسانان لە 16 چاری 1970 بۆ یەکەمین جار لە کوردستان بەر چیمیاوی درا. من ئەو کات تەمەنم چەند مانگێک دەبوو. هەموو جار دایکم دەڵێ کاتێک چیمیا لە شێخوسانانیدا ئەمن دام نابوو هەموو خەڵک دەمردووان ئەمن دام نابوو 100% ئەتوو بمری و نمێنی، بەڵام ئەوەی خەمم لێ دەخوات ئەوە بوو کفنم بەدەست ناکەوی تۆی پێ بشارینەوە. دیکە لەخوا بەزاد بێ بردەوە وەزم باش بۆ و چاک بووینەوە و شێخوەسان یەکە لەو گوندانەی کە ئەنفالێکی زۆری هەیە، شەهیدێکی زۆری هەیە و قارەمانەیەکی گەورەیان لێ هەڵکەوتووە لە مێژوودا. بۆ نمونە ئاجی ڕەحمان شێخوەسانی یەکێکە لە کەسانی کە بڵین لە هەموو شۆڕەشاکانی کورد بەشداری کردووە و پێشمەرگەی کۆماری مهاباد بووە. من وەکو بڵین هاوکار کە ساڵی 2006 دەستم بە نووسین کردووە و لە نووسینی ڕۆژنامەوانی دەستم پێ کردووە و دواتر بڵێن پەرەسەندووە کتابم بە چاپ گەیاندووە. یەکەم بەرهەمم بەناوی مرۆڤ و خوێندنەوە بۆ بەکەلتورکردنی خوێندنەوە لە کوردستان و دوایی ئیشم لەسەر مەلای گەورە کردووە. مەلای گەورە دین و جیهانبینی مەلای گەورە هاتووم کتێبێکم بە چاپکەیان بەو ناونیشانە کە هەرچی فکری مەلای گەورە هەیە و هەرچی دین و ڕوئیای مەلای گەورە هەیە لەم کتێبە بە چاپم گەیاندەوە. کتێبێکی تریشم هەر بە ناوی بڵین ژیان و بیرەوەریەکانی بڵین مەلای گەورە، ئەمیش شەر تاواکەری کتێبی دووەمە. ئەم کتێبەشم من لەسەر ئەوە کە چ شتێک لە ئەو کەسایەتیانە ڕاتەکێشێ کە تۆ کتێبێکی لەم چەشنە و لەم شێ بۆ نمونەوەی مەلای گەورە باسی مەلای گەورەت کردو و تێڕوانینی مەلای گەورە دیدی ئەو چی بووە، بەڵام لێرە باسی ژیان و بیرەوەریەکانی شێخ محەممەد بالیسانیەکەی بۆ بە گرنگی ئەزانی باسکردنی. بەڵێ بێگومان باسکردنی هەر زانایەک بۆ خۆی بڵین ڕزگارکردنی ژیانی ئەو زانایە لە فەوتان. شێخ محەممەد بالیسانی لەبەرەوەی کە ئەمن بڵین دەستم برد بۆ ژیان و بیرەوەریەکانی بۆ خۆی نزیک 100 لاپەڕەیەکی وەکو یاداش نووسی بۆ، بەڵام کە بەراوردت دەکرد لەگەڵ ژیانی پان و پۆڕی شێخ محەممەد بالیسانی و ئەو خزمەتە گەورانەی شێخ محەممەد بالیسانی هەستمان کرد کەمە. بەڕاستی من لەگەڵ کوڕەکانی لە گفتوگۆدا بووم و ئەوانش پێیان باش بوو کە من شتێک لەسەر شێخ محەممەد بالیسانی بکەم. ئیدکە وردە وردە ئەو بیرەوەریانەی شێخ محەممەد بالیسانیمان گەورە کرد هەتا ئەم کتێبێت 428 لاپەڕەیە لێ بەرهەم هات. دیارە شێخ محەممەد بالیسانی پێم خۆشە هەنێ باسی وێزگەی ژیانی شێخ محەممەد بالیسانی بکەین کە لە بالیسان لە ساڵی 1970 لەدایک بووە. دواتر بڵین خوێندوێتی لە لای برا و بابی و ئەوانە و ساڵی 48 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و دواتر چووە بۆ بیارە لەوێ چەند ساڵێک لەوێ مەلای مزگەوتی بیارە بووە و دواتر هاتووە بۆ نێو ڕیزەکانی شۆڕش چەند ساڵێک لە نێو ڕیزەکانی شۆڕش بووە و ساڵی 1962 هاتووە بۆ کۆیە
لە کۆیە شێخ بڵین ساڵی 43 مەلای گەورە نەمایە و مەلا مەعسووم هەورامی کە ئەویش نەمایە ڕێک لە شوێنی مەلا مەعسووم هەورامی کە شوێنی مەلای گەورە بووە دەست بە تەدریس دەکات و فەقێ ڕادەگرێ لەبەر زانایەتی و لەبەر خۆشەویستی خەڵکی کۆیە یەکەم کەس بووە دوای مەلای گەورە نازناوی مەلای گەورەی پێ ببەخشن و لەوێوە ئیتر چەند ساڵێک لە کۆیە دەمێنێتەوە و دواتر لەسەر ڕاستپاردەی یەکێک لە کەسە گەورەکانی پارێزگای بڵین کوبەیسا دەچێت بۆ کوبەیسە ناوەڕاستی عێراق و دواتر دەچێت بۆ بەغدا چوونی بۆ بەغدا لەوێ وەکو مەشغەڵێک دادەگرسێ بۆ کورد بەگشتی و ماڵیان کاروان سەرا بۆەوە زۆرینەی کتێبەکانی بەرهەمەکانی لەو لە بەغدا نووسیوە. باشە بەڕێز هاوکار محەممەد شێخ محەممەد بالیسانی کۆمەڵێ نووسراوی هەبووە تۆ تا چەند توانیت سوود لە بەرهەموو نووسراوەکانی خۆی ببینی بۆ نووسینەوەی کتێبەکە؟ بڵێ وەک باسم کرد کە بەخۆی شێخ محەممەد بالیسانی بیرەوەریەکانی کەمێک نووسیوەتەوە ئەمە هاتوین ئیشمان لە سەرگەورەکردنی بیرەوەریەکانی کردووە و کۆی گشتی بڵین بەرهەمەکانی شێخ محەممەد بالیسانی 25 بەرهەمە بەڕاستی بۆ ئەو ساڵی 1970کانی کۆمەڵگەی کوردی ئەم بەرهەمانە بڵین گەنجێکی زۆر لەسەر ئەم بەرهەمانە گۆش کرا خزمەتێکی باشی بە کتێبخانەی کوردی کرد و من هاتوومە بەشێکی باشم بڵین خوێندنەوەم بۆ بەرهەمەکانی کردووە جگە لەوەش شێخ محەممەد بالیسانی یەکێک لە شاعرەکان شەری زۆر تەڕووناسکی هەیە و بەشێکم کارشم لەسەر شعرەکانی کردووە. زۆر باشە کاک هاوکار شێخ محەممەد بالیسانی تەنیا زانایەک نەبووە کە بەس لە ناو کووردا بەناوبانگ بێت ئەو لە ناو وڵاتانی عەرەبیشا بەناوبانگ بووە بەڵێ بێگومان نووسینەکانیشی بەشێکی بە عەرەبی هەیە تا چەند هەوڵی ئەوە ئەدەیت کە شێخ محەممەد بالیسانی تەنیا بەس لە کوردستان کتێبەکەی بەردەست نەبێت بۆ نمونە بە زمانی عەرەبی وەرگێڕانی بۆ بکەیت چونکە لەوێژ ناسرا بووە ڕەنگە هەندێک کەس لەگەڵ لە ژیانی شارەزانە بێت. بەڵێ بێگومان شێخ محەممەد بالیسانی لە بڵین ناوەندە ئیسلامیەکان وڵاتە ئیسلامیەکان عەرەبیەکان ناو ناوبانگێکی باشی هەیە هەتا تەفسیرەکەشی کە چەند ساڵێک لەمەوبەر چاپکرا 7 بەرگە تەفسیرەکەی لەلایەن ناوەندێکی عەرەبیەوە بڵاو کراوەوە یعنی ناوێکی دیار لە نێو نخبەی کۆمەڵگەی عێراقی ناوێکی دیار لە نێو کۆمەڵگەی ئیسلامی شێخ محەممەد بالیسانی ڕاستی بیرم لە تەرجەمەکردنی نەکردوێتەوە بەڵام ئەگەر یەکێک بێ و تەرجەمە بکە من پێشکەشی دەکەم. دروستە چونکە کاتێک کە شێخ کۆچی دوایی یەکات لە بەغدا لەوێ کە ئەڵێن ئەو ڕۆژەی کە پرسەکەی بووە ڕێگەی هاتوچۆ لە زۆربەی ناوچەکانی بەغدا گیراوە ڕێی لە گیراوە ئەوەندە پرسەکەی قەرەباڵغ بووە نە کەسایەتێکی ناودار و دیار بووە و کاریگەریش بووە کەواتە پێویست بەوا کات کە ئەم نووسینانە بکرێتە سەر چەند زمانێکی دیکە ئەمە هەروەکو زیادکردنێک بۆ قسەکانی تۆ جا پێم بڵە شێخی بالیسانی لەگەڵ شێخ وەسانی چی نزیەکتان هەیە لە یەکەوە تۆ ئەم کتێبە نووسیوە تێکەڵاویتان هەیە یان کلتورەکە تێکەڵی کردوون؟ بەڵێ بەخۆی شێخ وەسان گوندێکە سەر بە ناحیەی بالیسان بالیسانیش سەر بە قەزای شەقڵاوە و قەزای شەقڵاوە سەر بە هەولێرە و بەهۆی نزیکایەتیم لە من خەڵکی ئەم ناوچەیەم دەڤەری خۆشناوەتی بە نزیکایەتیم لە بنەماڵەی شێخانی بالیسان و تێکەڵبوونم لەگەڵ کوڕانی شێخ محەممەد بالیسانی و من وەکو نووسەر بەڕاستی هەستم کرد کە فەراغێک هەیە لەو بابەتە کە شێخانی بالیسان ناو ناوبانگێکیان هەیە بەڵام یعنی بۆ نمونە ئەگەر خوێنەر کەسێک بیەوێ توێژینەوە لەسەر بەرهەمەکان یان لەسەر ژیانی شێخ محەممەد بالیسانی بکە نەتوانێت شتێکی باشی دەستکەوێت لەبەرەوە وای لێکردم ئەم کتێبە بنووسم و ئامادە بکەم. باش کاک هاوڕێ ئەوەی کە حاژە ئاماژەی پێکرد لە کاتی کۆچی دوایەکەی ئەو با بڵێن کۆبوونەوەی خەڵکە بە کۆمەڵە بۆ بە خاک سپاردنی یان لە کاتی تازیەکەیە نیشاندەری ئەوەیە کە لە بەغدا خۆشەویستێکی زۆر بێگومان
بۆ ئەوەی کە ئەم کتێبە بنووسیتەوە یارمەتیت لە کێ وەرگرت کە لەبێ لە سەردەمی شێخ محەممەدات چۆن لە پشتاپش ما بێتنەوە و یادەوەری و بیرەوەریان هەبێ یان نووسراوی ئەویان هەبێت لە بەغدا. بەڵێ وەڵا من ڕاستی لە ڕێی کوڕانی شێخ محەممەد بالیسانی پەیوەندیم کرد بە و هەموو ئەو کەسانەی کە دۆست و هاوڕێ شێخ محەممەد بالیسانی بووینە لە بەغدا خۆشەویستیەکی یەکجار زۆریان بۆ شێخ محەممەد بالیسانی هەیە خاستن لە بواری فتوادان چونکە شێخ محەممەد بالیسانی کەسێک بووە فتوای تەنیا لە مەزهبێک هەڵنەگۆزیوە فتوای لە مەزهبەکانی بۆ ئاسانکردنی کاروباری خەڵک فتوای لە هەموو مەزهبەکان هەڵگۆزیوە و بەشێک ئێستاشی لەگەڵدا بێ لە نوخبەی عێراقی دەڵێن ئێمە مەزهبمان بالیسانیە ناڵێن ئێمە مەزهبمان شافعیان ئەنەفیە دەڵێن ئێمە لەبەرەوەی کە دەزانن شێخ محەممەد بالیسانی ئەوەندە فراوان بووە لە فتوادان و ئەوەندە گەورە بووە لە فتوادان لەبەرەوە پێی دەڵێن ئەنا مەذهەب بالیسانی. باشە کاگاوڕێ وەکو دوا پرسیارە کاک هاوکار ببوورە وەکو دوا پرسیار ئەمەوێ بزانم کە لەگەڵ تەواوکردنی ئەم کتێبە چ شتێک بە زانیاریەکانی خۆت لەبارەی شێخ محەممەد بالیسانی زیادی کرد کە نەتزانی بوو کە بیستت و کردتە ناو کتێبەکە بۆ تۆش جێگەی سەر سوورمان بڵێ ڕاستی زانستەکەی شێخ محەممەد بالیسانی بۆ من زۆر سەر سوورهێنەر بوو چکە شێخ محەممەد بالیسانی بیر و بۆچوونێکی زۆر فراوانی هەیە لە فتواداندا و هەتا بۆ نمونە ئاگری نەورۆز بەشێک لە مامۆستایانی ئاینی دەیکەنە نەورۆز دەیکەنە هەڵا نابێ ئاگر بکرێتەوەوانە بەڵام شێخ محەممەد بالیسانی بۆچوونێکی زۆر جوانی هەیە دەڵێ ئاگرێک ئەگەر بەدەن کەشقارتەیەک بکرێتەوە بە قومێک ئاو بکوژێتەوە پێویست ناکە ئەو هەرای لەسەر دروست بکە زۆر شتێکی ئاساییە. بەڕاستی شێخ محەممەد بالیسانی وەک باسم کرد کەسێکی زۆر گەورە بووە لە مناڵیەوە باز دەکە دەڵێ من شێخ عومەری برام داوای لێ دەکردم بچم مازوان بکەم لە چێوی بێشێخ لە شاخی بێشێخ کە بەرامبەر بالیسان دەکا دەڵێ منیش دەچووم ئەو لیباس و شتم هەموو دەدڕا و بەبەر درک و داڵ دەکەوتوانە بە مەحزوونی بەرامبەر بالیسان دانیشتووە بە دڵشکاوی شعرێکی زۆر جوان دەڵێ دەکەن شەقشەق لیباس و بەرگی بەر من تەڕاش و درک و داڵی کێوی بێشێخ وەکو سۆفی و موریدن بۆ تەبەڕوک دەبەن پارچەی لیباسی عەزرەتی شێخ. دەست خۆش بێ زۆر سپاس ئینشاءڵڵا هەکبەتان هەمیشە پڕ بێ خەرمانتان بەرەکەت بێ. ببوورە مەبەستم بوو و بزانم ئەمڕۆ یادی کۆچی دوایی مەلا ئەفەندی هەولێریە ئەمیش بەڕاستی لە مێژوودا غەدرێکی زۆری لێکراوە و خزمەتێکی یەکجار زۆری هەولێری کردووە. بەڕێز هاوکار ڕاستە بەڵام پێم وایە ئەگەر لە کتێبدا یاخود بە چەندین کتێب ئەمانە شایانیانەکە مێژوو هەموو شۆڕشەکان بکیڕیتەوە بەڵام ئێستا لە ناو تەنانەت پرۆسەی خوێندنیشدا هەیە لە قۆناغەکانی خوێندندا باسی مەلا ئەفەندی هەیە کە وەختی خۆی چ داکۆکیەکی لە خەڵکی هەولێر کردووە بەبێ جیاوازی کاتێن بەسەر کریسیانەکانە لە ئەنکاوە ئەو بەسارەکەی خۆی ڕێگریان لێ کاو نایڵێت کە دەست درێژی بکرێتە سەر ئەوە ڕۆحیان شاد بە هەڵبەت کار و شۆڕش و یعنی لە خۆبوردەی ئەوانە کەوای کردو ئێمە بگەینە ئەم ڕۆژە و ئەم کاتە هەر بۆیە قەڵەمی جەنابتان کەسانی نووسری وەکو جەنابتان ئیتر بەرپرسن لەسەر ئەوەی کە ژیانی ئەو کەسانە نەهێڵن لە مێژووە غەدری لێ بکرێت و ئێوە بینوسنەوە ئەوش لەسەر ئەرکی شانی ئێمە بێت ئەوەیە کە لێرە باسی لێو بکەین و خەڵکی پێ ئاشنا مەبەستم بوو بڵێم ئینشاءڵڵا لە داهاتوودا بەشێکی هەر زۆر تەواو کردووە زۆر چاکە بۆ هیوایین کە کتێبەکە بۆم جارە زوو ئامادە بێ و میوانداریت بکەینەوە کاک هاوکار عەبدوڵڵا شێخ شێخ وەسانی بەخێر هاتن خۆشحاڵی پاپێکەوە بزانین لە کەش و هەوای شارەکانی کوردستان ئەپلەکانی گەرما بە چ شێوەیەکە لە هەولێرکە وەک بەهار وایە پابزین بزانین شارەکانی دیکە چۆنن.
جاران ئەگەر حەزمان لە میوەیەک بواە ئەبواە تا باز زستان زوو بێت بۆ ئەو میوەیە بخۆین یان بە مناڵی کە پێیان وتین حەزت لە چ میوەیەکە ئیتر ئەگەر لەو وەرزە بووە دڵمان تەنگە بۆمان و چەند ناخۆشە ئێستەش نییە حەزمان لە چاوەڕێی وەرزەکە لە بەرەوەی ئەو کاتە بێت بەڵام ئێستاوان نییە لە هەر وەرزێک میوەی تایبەت پێگات کە وەکوتم لە ڕابردووە گەر کەسێک ئارەزووی لەو جۆرە میوە هەبووە پێویست بوو تا وەرزێک پێگەیشتن یەر چاوەڕێی بکە بەڵام ئێستا تر وەک ئاماژەت پێکردوانیە لە چوار وەرزی ساڵ هەر چوار وەرزەکە ئەو میوانەی تایە کە لە وەرزی پێچەوانەی خۆیان هەیە ڕاستە ئەمەش گرنگە کە وڵاتیانی هەرێمی کوردستان بە گرنگی و سەیری بەرهەمی خۆماڵی بکەن هەرناو هەرێمی کوردستانیش بەرهەمی بهێنن چونکە هەم تامی هەم چێژی هەم کوالەتیەکەی زۆر جیاوازترە لەو میوە و خۆراکاری کە هاورداکرێت لە وڵاتانی ڕاستە چونکە خاک و ئاو هەواکە زۆر کاریگەری هەیە بە شێوەیەکی سروشتی پێگات زۆر جار سۆڤان ئەوش کاریگەریە بێت لەسەری ئەگەر لە وەرزێکی دیکە بێت چونکە بێ بە شێوەی دەستکردی مرۆڤ بۆی بخۆڵقێنی ئەو سروشتە ئەو ژینگەیە تا ئەو میوەیە پێ بگات بەڵام ئەوەی کوردستان ئەوەی نەبووە بۆیە و تام و چێژێ هەبووە جگە لەوەش ئێستا میوەکان بە وشکراوەیش ئەوەش زۆر خۆش بەڵێ جا ئەمە وای کردووە کە لە هەموو وەرزەکان هەموو جۆرە میوەکان لەم خاکە بە پیتەی کوردستان کە یەخوا هەمیشە ئاوادان بێ بەردەست بێ و با تا ئەتوانی گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان بدەین لێرە بەرهەمی خۆماڵی زۆر جیاوازترە لە هەر خواردن و شتێکی دیکە کە لە هەر شوێنێکی ترەوەی خۆی ئابینەربین یەک لوان فیکیان دیگەرێ یەن دشەڤێن زڤستانێدا خۆشن. هەرێم لە ناوا کۆشکن vê فرۆشگەهێدا پێدەویستیên xweyên rojane dikirê. Sererayî hebûna fîkiyên hemî werzan lê heza wî pitir li ser fîkiyên werzên haya. میوەمان هەیە وەکو پرتەقال هاوینان خۆش نییە وەکو لە زستاناندا کە تام و چێژێکی تایبەتی هەیە جۆرەکانیشی زیاترن لە پرتەقال وەکو لە هاوینان زیاتر هاوینان ناو بەڕادەمینێتەوە ماوەیەکی زۆر ئەو تامەی نامێنێ کە ئێستا بە هاوینان هەیە و بە زستانان هەیە فرێشە تامەکەی. جودا ji salên borî eger demê wê fîkiyê bêyan ne niha hemî cûrên fîkiyan nava bazaran de peyda dibin. Meyar jî diyar dike hindî fîkiyên werzî bin tama wan xweştir û pitir mifa heye. جاران وەرزەکان هەندێک میوە محدد بوو دیار بوو بەس ئێستا هەلا هەموو وەرزەکانێ خاستن لە دوکانە گەورەکان میوەش تا میوە ینی میوەی فرێش بە فرێشی بکێ شەربەت و بخۆی و هەم بە هەموو نوعێک دەتوانێت ئیسفادەکانی زیاترە. Ji bo pirkirina pêdewîstiyên bazarê Mam Eyûb firojgeha xwe xemilan diyek fîkiyên cora û cor. Serarayî giranbûna bihayê hindek fîkiyan lê ji bo pêdiviya bekarberan dabînkirine. ئێستا بە 40,000 هاوینان ڕۆژێکە 100 کیلۆمان فرۆش بە ئێستا ڕۆژێکان 2 کیلۆ بفرۆش جگە لە هەنارەوە ئێستا هەندێک برین لای منتەقەی تاقتەقلی ئاوی زۆرە لالەنجی و حامز و پرتەقاڵ و شتێوە دەچێن بەس کەمە ئەوە نییە ئەتوبارکێکی لە بازار بۆ منیان دەینە هەندێک جار ئەو هەندێک کاچیمان پێیا بووە چیوی وا قلقلە پەیدا دەبی بەس هێشتان ئەوە نییە زۆر یان بەشی بازاڕی ناوە خۆمان بکە کەمە زۆر کەمە بەس وا خەڵک وردە ئەفەلعەکانی تمامی پێ دەدەن. Bazarê fîkiyan divan salên dawiyê de wiha lê hatiye got berhemê her çar werzan nava bazarê de heye lê heza welatiyan her ser berhemên wî werzê gotê dane. Firoşyar jî dibêje berhemê hindek fîkiyên zistaniyên xۆmalî kême û têra pêdiviyên bazarê nake. Hevrist Recep, Kurdistan 24 Hewlêr. با بچینە سەر بابەتێکی تر سەرکەوتنێک لە کچە کوردێکەوە کە لە ڕۆژی 24 مانگە لە شاری ئەلمەتێ کازاخستان قارەمانێتی جۆدۆ لەوێ بەڕێوە چووە ئەم خانمە تێدا بەشداری کردووە و بۆتە براوە. بەڵێ لە یاری کۆتایی خانمە جۆدایستی کورد دەلیلە حەسەن کە ڕوبەڕووی ڤێرۆنیکا پانتیۆخی کچە ڕووسی نیشتەجێی کازاخستان بۆتەوە دەلیلە توانی سەرکەوتن بەسەر ڤێرۆنیکا بەدەست بێنێت و پلەی یەکەم و مەجالیای زێڕیش بەدەست بێنێت.
بژی کوردستان بژی یەکبوون. سلاڤورێس ناوێ من دەلیڵە ئەس ji bajarê Kazakistan ji bajarê Almatê ez 16 salê me jî ez trênîrovkê çêkim ji dzido jî 6 roj ez dzido çêkim trênîrovkê çêkim şixul çêkim ez jî oxul me dikarim jî medîtîne şixul jî ez stomatolog دحفظم جی خبر دکم جی یعنی جی کرمانجی نه زمانی ما کرمانجی زمانی ما قزاقستان جی بو قزاقی اصرن قزاق خبر دکم از حوالی ما گش قزاقستان جهیه چه سردان نج دچم از گله جی دکارم از کرمانجی جی پایتخت ما کرده جی از جبو ما جبو مالبات ما جبو حوالی ما گش که سپاسیا ودکم کی مرا پیروز دکه. Почти старший брат поставил на место, так что будем دو بو چمپیونات آلماتی جی از هلکر یکی اردن بو جی آلماتی از یکی نامیر جی آلماتی از دچم جی سپورتکیادا جی پرتسلات دکم جی باجر آلماتا جی چمپیونات کازاکستان جی دچم جی یکی نامیر جی بو چیکم جی حوالی بو آلماتی از دچم جی چمپیونات کازاکستان از اصلا از یکی نامیر بو آلماتی چمپیون بو اصلا یعنی من جی کاتگوری از دچم پرتسلات دکم جی بو باجر کازاکستان. سلام ریز دکر روز باش پیروز دکم دو آبکم اش مدالی تیزه دکر جی او یکی دو مدال ایسا ویجاره تو تا دو مدال استندیه دلیل پیروز دکم گله کی شما شب نام قیزه کرمانجا قیزه سپورتسمن هایا قیزه ما دلیل جیه کی سپورتسمن سپورت جودو ده جیه کی گرتیه گله کی شما ну вообще ناف قیزه ما در رامینه جهایا ج گیمناستیکا کمیته جنا چدکه کمیته جنا ناف جهالی کرمانجا ام دنیرن کی گله کی جهاته چه گله کی چطور دکارا بکه یعنی ناف جنه یکی جنه کی بلنگازنده عالی وندکن بود orta دم دنیرن عالی جنه نو میریم بردایه یعنی چاک بیجن دسته وند توننه ام نا ورته وند دنیرن کی ای عالی وندکن بەرگە و بابەتەکانی ئەم بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیوایەن کە لە دوا ڕۆژەکانی کۆتایی ساڵدا خۆش بژین و ساڵێکی خۆشیش بەڕێوە بێ بۆمان بە هیوای ئەوەی کە ساڵێکی پڕ لە شادی و دەستکەوتنی ئامانجەکانتان ئەم ساڵە هەمان ساڵ بەکەوە چاوەڕێیەکەن سپاستانەکەین کە لەگەڵمان بوو هاتان لەگەڵ ماڵتانەوە.